قەدەغەکردنی ڕاوی ماسی ڕابگەێنین. دیارە ماسی یەکێکە لە سامانی سروشتی کوردستان و ساڵانە لە سەرەتای وەرزی بەهاردا ئێمە ئەم قەدەغەکردنە ڕائەگەێنین. دیارە ئەم قەدەغەکردنە لەبەر بەرژەوەندی گشتیە و چەندین خێزان هەیە بژێوی ژیانیان لەسەر ئەم سامانی ماسیەیە، بۆی ئێمە داوا لە سەرجەم هاوڵاتیانی بەڕێز ئەەکەین، داوا لە سەرجەم ئەو ڕاوچێ بەڕێز و خۆشەویستانە ئەکەین کە بژێوی ژیانیان لەسەر سامانی ماسیە پابند بن بە ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیەوە بۆی خوان بپارێزن لە سزای یاسایی و لە 15 سێوە بۆ ئیمساڵ 2019 لە 15 سێوە تاوەکو 14 شەش ڕاوکردنی ماسی بە هەموو شێوەیە قەدەغەیە. بۆیە داواکارین لە ئەو ڕاوچێ خۆشەویست و بەڕێزانە لە سەرجەم هاوڵاتیان ئەو بەلەم و چوب و کەڵک و هەرچی وەسائلێ کە پەیوەندی بە ڕاوکردنەیە، هەرچی کەرەستەیە کە پابەستە بێ پەیوەندە بێ بە ڕاوکردن بە دووری خەن لە دەریا و دەریاچەکان بۆ ئەوەی خۆیان تووشی سزای یاسایی نەکەن. و ئەم کارێک ئێمە کە پێڵەسین تەنیا لەبەر ئەوەیە کە بەرژەوەندی گشتی واروها سامانی ماسی بپارێزین.